كان إمامي أبو همام دفرمي رحمتي خوالي به قلت لعيسى بن وردان ما غاية شهوتك من الدنيا بلى دفرمي إمامي أبو همام رحمتي خوالي به دفرمي بإمامي عيسى كوري وردان مت ودم أي عيسى كوري وردان رحمتي خوالي به تخوال دنيا دا چي آواتك هي بيت دي آواتي إيما لدنيا دا كومالشتيك سلفي صالحي إيمش كومالشتيك لدليانا هبوه ئەوان وەکو ئێمە دنیایان خۆش نەدەویست ئەوان وەکو ئێمە دڵیان بە دنیاوە پەیوەست نەبوو دڵیان بە شتێکی ترەوە پەیوەست بوو دڵیان بە زیکری خواوە پەیوەست بوو بەڵێ خوا چی ئاواتێکت هەیە لە دنیادا ئەی عیسای کوڕی وەردان ئاواتت چییە لە دنیادا حەز ئەەکەی بێتە دی ئاواتەکەت ئاواتەکەی چییە فەبەکا ثم قال دەستی کرد بە گریان بۆچی لەبەرەوە ئاواتەکەی لە دنیادا نایەتە دی دەستی کرد بە گریان زۆر گریا ئەمجا فەرمووی ئاواتی من لە دنیادا یەک شتێک یەک ئاواتێکم هەیە خۆزگایە ئاواتەکەم بەهاتایەتە دی ئەویش چییە خوای پەروەردگار کارێکی وەهای بکردایە سنگم شەق بکردایە سنگم شەق بوایە دڵی خۆمم دەربکردایە فأنظر إلى قلبي ماذا صنع القرآن فيه بس تماشایەکی دڵی خۆم بکردایە بزانم قورئان چی بەسەر دڵی منەوە تەئسیرێکی هەبووە بزانم قورئان چی تەئسیرێکی لە دڵی من کردووە ئەوە ئاواتی منە بزانم قورئان دڵی منی ژیاندۆتە یان مراندوێتی ئەگەر خوێنابێتەوە ژیاوە ئەگەر نەتخوێنابێتەوە مردووە ئەوە ئاواتی منە خۆزگا دڵی خۆم ببینایە بزانم کاریگەری قورئان بەسەر منەوە چۆن بۆ بەسەر دڵەکەمەوە چونکە شوێنی قورئان دڵە وكان عيسى إذا قرأ شهق حتى أقول الآن تخرج نفسه سبحان الله دفرمي أم إمامي عيسى كوري وردان رحمتي خوالي بكاتي قرآني دخوينا زور جار بيهوش دكوت هاواري دكر لكاتي قرآن كذا أمن ده تأثيري ليكر والله ده مد أعيس الروح درجت أو تأثيرات قرآن بس بياو شاكانا جزء قرآن خوينين دل كمان حرقه جزء قرآن خوينين دو فرمت بچاو مانا نایت اخوان